بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین. لە بەرنامەیەم جارێژدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆسا جەلال دەباغ نووسەر و ڕۆژنامەنووس واروها ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حیزبی شووی عراقی. مامۆسا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. خۆشبی بژیت هەر سەرکەوتوو بن. مامۆسا لە ئەڵقەی پێشوودا باسی ئەوەمان کرد، باسی هەندێک لە نووسەر و ئەدیبەکان بە تایبەتی مامۆسا گۆران. جەنابەت باسی ئەوەت کرد کە هەواڵی مەرجی مامۆسا گۆرانت بە شێوەیە گەیاندۆتە نازم حیکمەت یاخود حەزەکەم باسی ئەومان بۆ بکەیت چۆن عەلاقەی تۆ لەگەڵ نازم حیکمەت چۆن دروست بوو، کەسایەتێکی چۆن بوو لەسەر کورد و ئەوانم هەڵوێستی چۆن بوو بۆ مێژوو ئەگەر باسی بکەین. بەڵێ من لە 62 لە ڕۆمانیا بووم لە پەیمانگای زانستە کۆمەڵایەتیەکان ئەم خوێن و قوتابی بووم. بەڵێ لە پشووە منیان نرد بۆ سینایە کە زستانە هەوار و هاوینە هەوارێکی زۆر خۆش بوو لە ڕۆمانیا. بەڵێ کە چوومە ئەوێ گوتیان شاعری گەورەی تورکیا و جیهان نازم حیکمەت لێرەیە. منیش حەزم کرد بیبینم لەگەڵ متەرجمەکەمە چوین لێ نزیک بووینەوە دیمان یەکتریمان ناسی. متەرجمەکە وتی ئەمە برادێکی قیادیە لە حیزبی شیوعی عێراق. نازم حیکمەت بە چاوێکی زۆر ڕێز و احترامەوە سەیری حیزبی شیوعی عێراقی کرد و پێشوازی لە من کرد. لەو کاتە بۆم دەرکەوت کە ئەم پیاوە پیاوێکی زۆر متەواضعە، چونکە لەگەڵ کرێکارەکانە یاری شەترەنجیە کرد، کرێکاری مەطعەم و هاوینە هەوارەکە یا با بڵێن زستانە هەوارەکە. لە کاتێکە کە وەزیر و ئەندامانی مەکتەبی سیاسی و ڕابەرانی گەورەی وڵاتانی ئیشتراکی و حیزبە شیوعیەکان ژمارەیەکی زۆریان لەوێ بوون هاتوون بۆ حەسانەوە و بۆ سەردان. مامۆسا ئەو بۆچی لەوێ بوو ئەو کاتە؟ ئەویش هاتوو بۆ حەسانەوە. بەڵێ مابەست ینی لە تورکیا ڕای کردبوو یاخود ناخۆی لە تورکیا ڕای کردبوو دەمێک بوو. بەڵێ چوو بووە مۆسکۆ، لە مۆسکۆ هاتبوو بۆ حەسانەوە بۆ ئەوێ و سەردانی کرد. لە پاشە من لەوێ کە نازم حیکمەتم دی ڕۆژنامەی ژینم پێگەیشت بوو، وەکو باسم کرد لە پێشە خەبەرێکی ناخۆشم تیا خوێنەوە لەگەڵ مەرجی مامۆسا گۆران لەگەڵ وێنەکەی بڵاویان کردبووە. منیش پیشانی نازم حیکمەتم ماو لەسەر گۆران بۆم بازیر کە شاعرێکی کۆمونیستە و شاعرێکی نوێخوازە و وایە وایە. طبعاً زۆری پێخۆش بوو، زۆر بەڕێزەوە سەیری کرد و سەیر وێنەکەی کرد و پێی خۆش بوو کە ئەو باسم بۆ کردووە. لە پاشا سەیرم کرد خۆی دوورە خاتەوە لەو گەورە پیاوانەی لە ناو هاوینە هەوارەکە بوون، ئەچێ لەگەڵ کرێکار و کارمەندەکانە شەترەنجەکە و گفتوگۆکە. مامۆسا بۆ خۆی ئەندامی حیزبی کۆمونیستی تورکیا بوو؟ بەڵێ بۆ خۆی ئەندامی حیزبی کۆمونیستی تورکیا بوو، ئەندامی قیادە بوو. چەند جارێ لەسەرەوە گیرا حکومی مؤبەدی درا، لە بەندیخانە ڕای کرد، دوایی سەرکەوت کە بگاتە یەکێتی شۆرەوی. کوردیە ناسی وەکو ناسین و ئەوان کوردی ئەیناسی، بەڵام ئەمە باسی زۆرمان نەکرد لەوێ. بەڵام پیاوێک بوو دائیمەن نێونەتەوەیەکی گەورە بوو، لەگەڵ خەباتی گەلان بوو و بە ڕێز و احترامەوە باسی گەلی کورد و گەلی عێراقمانی کرد و باسی حیزبی شیوعی عێراقی کرد. جا ئێمە مامۆسا باسی سەفەرەکە دەکەین بۆ ڕۆمانیا ئەوانە، بەڵام با گەڕێینەوە بۆ سلێمانی و کوردستان. تۆ ئەو کاتێک کە لە کوردستان بووی زۆر جار باسی هەڵوێستی حیزبی شیوعی بەرامبەر شۆڕشی ئەیلول هەندێک گەڵێن ینی هەڵوێستێکی خراپی هەبووە لەبەرەوەی پشتیوانی لە قاسم کردووە، هەندێک گەڵێن نەخێر پشتیوانی لە شۆڕش کردووە بە شێوەی جۆرا و جۆر و ینی سیاسەتی کردووە بە شێوەیە. ئەتوانین بڵین
ئەوەی بە کوردیاڵێن لە ناڵ و لە بزماردان وا بووە نەخێر وانەبوو وانەبوو نەخێر بە هیچ جۆرێک و حزب هەڵوێستێکی ڕاشکا و ڕوون و ئاشکرای هەبوو بەڵێ وەکو باسم کرد لە پێشە ئەو حرەکەی کە بوو هی چنە قتاعەیەک و دەرەبەجێکی کورد بوون باش لە دژی باجی زەوی و زار باشە وەکو بۆم باس کردی لەگەڵ مامۆستا براهیم ئەحمەد هات لەگەڵ مەکتەبی سیاسی وەفدێکی ئەوان و مەکتەبی سیاسی کۆبوونەوە بڕیاریاندا بەیاننامەیەک هاوبەش دەربکەن بە ناوی ببوورە بە ناوی حزبی شیوعی عێراق و بە ناوی پارتی دیموکراتی کوردستانەوە و برادران مامۆستا براهیمیان تەکلیف کرد کە خۆی بەو شێوەی ئەیەوێ بەیاننامەکە بنووسێ ئەویش بەیاننامەیەکی نووسی کە لە واقعا دژی ئەو جوڵانەوەیە بوو و بە هی بە دەرەبەگەکان و ئەمانە بوو لە پاشە ناوی هەردوو حیزبی لەسەر بوو مەکتەبی سیاسی هەردوولا و نوێنەری پارتی براهیم ئەحمەد ئەویش لەو ڕۆژاوە ئەو بەیاننامە نەخێر لەو ڕۆژانە مامۆستا براهیم ئەحمەد گەڕایەوە بۆ کوردستان بۆ دیداری بارزانی لەوێەوە خەبەری نرد بۆ هاوڕێیان وتی ئەو بەیاننامەیە ناوی پارتی لەسەر لابن بە ناوی پارتی و بڵاوی مەکەنەوە ئەجا برادرانیش بە ناوی تەنیا بە ناوی حزبی شیوعیەوە بڵاویان کردەوە خەڵق لەو بەیاننامەیەوە ئەزانێت لە زدی شۆڕشی ئەیلول بووە بەس لە واقع ئاوانە بوو پێبەپێی پەرەسەندنی ڕووداوەکان و زیاتر قیادەی بارزانی لە شۆڕشدا و دەسەڵاتگرتنی پارتی بە سەرۆکاتی بارزانی بەسەر بزوتنەوەکەدا هەڵوێستی حزب ڕاست و ڕەوان بوو و لەو فترەیەدا کە قاسم هەڵەیەکی گەورەی کرد و بە چەکەوە کەوتە بربەرەکانی کورد و بارزان و ناوچەکانی تری بردومان کرد حزبمان سیاسەتێکی ڕاستی بڵاو بەرز کردەوە کەویش دروستمی ڕاگررتنی شەڕ و چارکردنی مەسلەی کورد بە ئاشتی و بە گفتوگۆ بۆ توێژ بەڵام قاسم گوێ لەو شتانە ناگرت گوێ بگرێ یان نەگرێ ئەمە هەڵوێز بوو لە حزبیەوە لەبەر ئەوە دەورێکی باشی هەبوو حزب تەسحێکی زۆریدا خەڵقێکی زۆری لێ کوژرا لێ شەهید کرا بۆ خەڵقێکی زۆری گیرا لە پێناوی ئەوەی کە شەر ڕاگیرێ لە پاشە کە بارزانی بە تەواوی دەسەڵاتی گر بەسەر شۆڕشی ئەیلولا و ڕایانگەیان حزب هەڵوێستێکی ڕاست و دروستی گرتە بەر بۆ پشتگیری بەس مامۆستا کورد ئەوەی کە لە مێژوو ئەی خوێنینەوە و بیستومانە بۆ نمونە کەسێکی وەکو جەمال حەیدەری ئەمە لەگەڵ ئەوەیە بوو کە حیزبی شیوعیش دەست باتە چەک و لەگەڵ مەسەلەن شۆڕشا بەیەکەوە شۆڕش دژی عەبدولکەریم قاسم کەن بەڵام مامۆستا عەزیز محەممەد و زەکی خەیری و بڵێن مامۆستا کەریم ئەحمەد وانە بە شێوەیەکی تر بیریانە کردەوە مە وایە ڕاستە ناوانەیە ڕاست نییە چونکە بە هیچ جۆرێک ئەو نەبووە نەخێر هاوڕێ جەمال حەیدەری هەڵوێستێکی ڕاست و دروستی هەبوو وەک هەڵوێستەکانی تری برادەرانی قیادەی حیزب و کەم و زۆر لەگەڵ میلەتی کورد و بە جێگەیاندنی مافەکانیان و بڕیاردانی چارەنووس بوون بەڵام خەڵقێکی ناڕاست خراپیان لە بارزانی نەبرگەیاند بوو وایان تێگەیان بوو کە جەمال حەیدەری لە دژی ئەوە و لە دژی مافی کووردە لەبەر ئەوە ماوەیەک هەتا بارزانی ڕاستی بۆ دەرکەوت هەڵوێستی لە جەمال حەیدەری سەلبی بوو بەڵام لە پاشا وانەما دەرکەوت کە جەمال حەیدەری ڕابەرێکی بەتوانایە و هیچ شتێکی تایبەتی نییە لە دژی میلەتی کورد بەعەکسەوە لەگەڵ میلەتی کورد و لەگەڵ شۆڕشایە ئەجا لەبەر ئەوە کە ببوورە کە هین کرا شۆڕش پەرەیسەن
برادرانیش ئەوە بوو قاسم هێرشی بردە سەر حیزب و لە کەنیسەی ماریوسف وتارێکی خوێنەوە لەسەر ئەحداس و ڕووداوەکانی کەرکووک حیزبی تاوانبار کرد کە تۆرانیەکان و هەندێک کەسانی نۆکەر چوو بوون ڕسمی شۆڕشی جەزائیر و داپلۆسینی ئیستیعماری فەڕەنسی بەرامبەر گەلی جەزائیر و کوشت و بڕەکەیان هێنابوو وتویان ئەوە لە کەرکووک ڕوویداوە کە لە ڕاستیاوە نەبوو. لەبەر ئەوە ئەو شتانە ڕوون بۆەوە بەوەی کە حیزب لەگەڵ ڕوودانی کودەتا شومەکەی هەشتی شوباتە هەڵوێستێکی ڕاشکاوانەی گرتە بەر. هەندێک هاوڕێانی مەکتەبی سیاسی لە کوردستان بوون نەجیران وەکو هاوڕێ عەزیز، هاوڕێ کەریم، هاوڕێ عومەر عەلی شێخ و کەسانی تری کادر هەموو لە کەڵکە سماق لای برا. بەڵێ جا ئێمە باسی ئەوە لێ پرسم بەڵام مادام باسی ئەوەی کەرکووکە کرد زۆر جار باسی ئەوە کردی ئەڵێ کە حیزبی شوێعی چۆن ئەڵێن یانێ هیچ نەبێت تۆرانیەکان واڵێن کە کۆمەڵکوژی کردووە لە بەرامبەر بە تورکمانەکان. ئەو ڕووداوی لە ساڵی 59 ڕوویدا چی بوو لە کەرکووک؟ دەستی کێیتیا بوو؟ بۆچی ئەمە کرا؟ بۆچی زیاتر کوردیان تاوانبار کرد یاخود کوردە شوێیەکان؟ لە سەروبەندی پیلانەکەی شەوافە بوو کە پەیوەندی لەگەڵ جەمال عەبدولناسر و مسرا بوو و لەوێەوە چەکیان بۆ هاتبوو. لەو سەروبەندا خەڵق ڕاپەڕی و ئەو پیلانەیان هاڕی و مزاهرەیەکی گەورەیان کرد. کەسانی تۆرانی هەستان دەستدرێژی چەکدارانەیان کردە سەر ئەو خۆپیشاندانە و هەندێک کەسیان شەهید کرد. ڕەدەلفعلی جەماهیریش ئەوە بوو بەرامبەریان وەستانەوە. بە مەسئولیەتەوە پێ دەڵێم لە هەردوو لا تقریبەن 36 کەسێک کوژران و لاشەی هەندێکیان لە ڕووباری وشتی خاسە فرێدرا بوو و ئەوان مبالغەیەکی زۆریان کرد کە شیوعەکان وایان کردووە کە لە ڕاستیە ڕووداوەکان ئیسپاتیان کرد کە دەستدرێژی کراوەتە سەر شیوعەکان و خۆپیشاندانەکە و حیزب هەڵوێستێکی دیفاعکردنی بەڵام ژمارەیەک لە شوویەکان جیران ئەوەی کە ژمارەی زۆریان جیران و دوایی هەندێکیان ئەعدام کران و ژمارەی زۆر جیران مارف بەرزنجی و شێخ مارف بەرزنجی و هاوڕێ حسێن بەرزنجی و مەجید جەبهە و قسمێکی زۆر لەوانە جیران بەو تاوانە لە زمانی قاسمە. بەداخەوە ئەوانە لە بەندیانمانەوە تا دوای کودەتا شومەکەی هەشتی شوبات هەمویان لە کەرکووک ئیعدام کران. 29 کەس بوون. کەواتە ئەوەی لە کەرکووک کرا حیزبی شوێعی بە مەبەز نەیکرد ینی نا حیزبی شوێعی هەر نەک بە مەبەز نەیکردووە مبالغە ئەکەن لەوەی کە حیزب شتی خراپی کردبێ بەینەما دیفاعی لە خۆی کردووە بەرامبەر بە هێرشی تۆرانیەکان و هێرشی پیلانجێرانی شەواف. بەڵێ مامۆستا گەر باسی سلێمانی بکەین پێشەوەی کە تۆ بچی بۆ دەرەوە ینی بنێرندە بۆ ڕۆمانی ئەوانە بۆ خوێندن لەو فترەیەدا کە شۆڕش دەستی پێکرد تیرۆر کرا لە ناو شاری سلێمانیە؟ بڵێ تیرۆرێکی زۆر کرا. کاک حەمەی عەزیز کە نزیکترین کەس بوو لە سەرۆک بارزانی نامێلکەیەکی نووسی و لە باسکار گۆڤاری باسکار کە سەباح غالێب سەرنووسەری بوو لە لەندەن بڵاوی کردەوە. من بۆ خۆشم کاکە حەمەم دی و وێنەیەکی لەو هینە پێدام لەو نامێلکەیە لەوێدا بەناو هەر هەموو ئەو کەسانەی باس کردووە کە لە ڕیزەکانی پارتیە مەجزەرەکەی کانیماسیان لە نزیک سلێمانی ساز کردووە. هەر ئەوانە بوون هاوڕێ ئەو ڕەحمانی ساڵحی خدر و هاوڕێ مەلا عەلی
کە ئەمیان سەرۆکی کۆمەڵە و جێگری سەرۆکی کۆمەڵی جوتیارانی سلێمانی بوو ئەویشیان سکرتێری نەقابەی کرێکارانی ئاو کارەبا و شارەوانیەکان بوو هەردووچیان بە زیینگویی لە چەمەکەی کانی ماسی نزیک سلێمانیا سووتاندن و دەیان کەسیان تێرۆر کرد کاکە حەمە ناوی هەمویانی بردووە بە کادیر و بەوانەشەوە و کە پارتی بوون و ئەژڵێ پارتی بوون بەڵام لە ڕاستیە ئەو ڕاستیەی دەرخستۆ و توێتی بە تەوجیهی پێشەوە و سەرۆک بارزانانی نەبووە لەبەر ئەوە ئێمە هیچ هین ناکەینە سەر ئەوانەی پارتی کە برین ئەوان کردیان فعلەن ئەوان کردیان عوسەی ئامە و ئەو دوو عوسێ ئاماهەیەکیان هاوڕێ ئێمە بوویەکیان لەلایەنی عسکەریەکانەوە کوژرایەوە حیزبی شوێی ئەوی نەخێر عسکەری عراقی مامۆستا ئەو ناکۆچیانە بۆچی گەیشتە ئەوەی کە خەڵک کوژرێ و ینی هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی زۆرە یەک لەو هۆکارانە کێشەی چینایەتیە تێگەیشتی کێشەی چینایەتی سەبەبێک بوو لە پاشا ئەوان ئەو ڕەحمانی ساڵحی خدر 4 ڕۆژ بوو ژنی هێنابوو کەچی بردیان و کوشتیان ڕای کرد چوە ماڵەوە داوای دەماچەکەی کرد فاتمی خوشتی نەگەیشت دەماچەکەی بێنێ ئەو عسابەیە کەوتنە سەری لەسەر پەیژەکەەوە گرتیان دەمانچەکەشیان برد و خۆشیان حافز کرد و بردیان تێرۆریان کرد لەبەرەوە کاکە حەمەی عەزیز هەموو ڕاستیەکانی خسۆتە ڕوو بە ناو کە ئەوانەی کادری پارتی و ئەندامی پارتی بوون بەشداری ئەو مەجزەرانەی کانی ماسییان کردووە ئەی تۆ بۆ خۆ دوابزانم هەوڵی تیرۆرکردنی تۆشرا لەو وەختەدا خەڵکێکی زۆر هەوڵیانەدا خەڵکێکی زۆر تێرۆر بکەن بە مختلف ڕێگا مەسەرەن لە ئەحمەد غەفوریاندا لە کەمال سەلمانیاندا پاشان لە منیاندا 3-4 خەنجەریان لێدام 3 کەس بوون ناسرااو بوون و دوایی من نووسیمە بە درێژی لەوێ یەکێکیان بە قیادەی حەمە عەلی عەینە بوو کە ئەو قەساب بوو و یەکێکی تریشیان دوایی بوو بە مخابەراتی عێراق هەر لە بەغا بوو دوایی گوتیان ڕۆیشتووە بۆ ئەردەن و ڕێنگ وایە ئێشتا ماوە یەکی تریشیان مەشهور بوو بە بەکری حەلاو ئەویش لە دوایە بە نەخۆشی سیل مرد بەس مامۆستا ئەمانە هەمیان پارتی بوون خۆ من معلوماتم نییە بەکری حەلاو ئەو کابرایی مخابەرات و عەلی عەینە پارتی بوو ئەمانە شتی شەخسین یا حیزبی کادر بوو هەمووی حیزبی بوو ساڵونەیەکیان حکومە لەسەر دەست درێژەکەی بۆ سەر من وتم وازی لێ نایەنم یا ئەم کوژێ ئایکوژم دیفاعم لە خۆم کرد پێی وتم مامەجان بە هیچ جۆرێک شتیوانە یا ئەم کوژێ ئایکوژم ئەفوی ناکەم باشە مامۆستا ئەمانە ئەڵێی وەکو شتی شەخسیشی لێ هاتووە لە دواییە هیچ شخصی نەبوو بە هیچ شخصی نەبوو من باشە ئەوانەی کە ئەوانە بەشێک لەوانە پارتی بوون بە ئاشکرا ئێوەیان ئاواکە لە پادشاکرد ئێوە هیچتان دەستان ناکردەوە بەرامبەریان ئێوە کەستان نەکوژ مامۆستا ئێمە کەسمان نەکوشتون کەستان تیرۆر نەکرد نەخێر وەختێک ئێمە هینمان هەبوو تقریبا 11-12 کەسی تایبەتیمان هەبوو 3 ڕێک خراببوون برادێک مەسئولیان بوو ئەوانە ویسیان بازی فعالیات بکەن بەڵام لە دواییە ئەوانە هین بوون لەگەڵ ئینشقاقی عەزیز الحاج ڕۆیشتن و لە حیزبانەمان فریایەوە نەکەوتن یەکیشیان فریا کەوت ناوی نابم تۆڵەی لە کابرایەکی درڕندەی بکوژی هاوڕێیەکی نانەوای ئێمە کردەوە لەبەر حەوزە وشکەکە دیبووی وتوی تۆ فڵانی ئەمیش کلێتی کردبووە سەری نەبێندا سەڵەیەکی پێوە نابوو کوشتبووی لە تۆڵەی ئەو برادەرە ناوی ئەوانەی پارتیە بێ بەس ناویوانەی خۆتان نابێ ئەوە ئێستا لەبەر ئەوە ناوی نابم قیادیە لە لایەنێکی ترا طبعا بەڵێ باشە مامۆستا شتێکی تری مێژووی هەیە حەزەکەم لێت پرسم
جەنابەت ئەوەی کە من بزانم ئەڵەی کامە عیلاقەی بە حیزبەوە نەبووە، بەڵام لە ناو ئەدەبیاتی کاژیک و بڵێنەوانەی نەتەوەییەکانە ئەڵێن کە کورد کاتێ داوای معارفی کردووە بۆ کوردستان، ئێوە ناوتان ناوە معارفی قلیاسان. ئەمە سوکایەتی بۆچی ینی ئەمە ئەساسی نییە چۆن نیەتی ناتۆ با پێ بڵێم ئەمە ئەسڵ و ئەساسی نییە. هاوڕێی بەڕێزمان شاعری لاو جەلالی میرزاکەریم کە فترەیەک بەرپرسی من بوو لە حیزبا، لەو ئەخیرانەی ئەو وەختە بوو بە پارتی لە خەباتە وتارێکی نووسی بوو بە ناوی مدیرێتی مەعارفی قلیاسان. منیش لە بیری نوێ بوو یا لە ڕێگەی کوردستان بوو لە بیر نەماوە لە ئازادیە بوو وەڵامیم دایەوە. لە دوایەیە دیم وتم کاک جەلال من دۆکومنتم هەیە ڕسمم هەیە کە من و تۆ بە یەکەوە این شعارەکە لەسەرمان نووسراوە مدیرێتی مەعارفی کوردستان. ئەم مدیرێتی مەعارفی کوردستانە بۆ بوو قلیاسان. من بەش بە حاڵی خۆم شوێعەیەک برێ مدیرێتی مەعارفی قلیاسان ئەگەر بە ڕسمی لە حیزبا بێ هەرواز لەو حیزبێنم، ئەگەر لە خۆیەوە بێڵێ لێ قوبڵ ناکەم. تۆ چۆن واوە دووتی دەلەی گەڕێها و ڕێوا بوو. ئەو وتارەی نووسی لە برایەتیا بڵاو کرایەوە، من ڕەدم مایەوە بە ناوی خۆم کەوتم من دۆکومنتم هەیە ڕسمم هەیە، ئەگەر مەجالت هەبێ ئێستاشەوە ڕسمە پیشان دەدەم کە وەختی عەبدولسەلام عارف هاتبوو لەبەر سەیدەلەکەی نووری عەلی خوتبەی ئەدا، ئێمە جەماوەرێکی زۆر وەستا بووین، دروشممان هەڵکردووە لە من و جەلالی میرزاکەریم لەبەر دروشمەکان لێ نووسراوە مدیرێتی مەعارفی کوردستان. لەبەر ئەوە برادرانی پاسۆک ئەگەر بۆ قسەی خۆشی بێتیان کاژیک، ئەگەر بۆ قسەی خۆش و توێتیان جیاوازە، بەڵام قەت بە جددی دۆکومنتێک نییە کە ئێمە وتوێتمان مدیرێتی مەعارفی قلیاسان. گریمان یەکێک لە پارتیە بەبێ مەسئولیت شعارێگەڕێ یا لە شیوعیا یا لە هەلایەکە، ئەوە بۆ بکرێ بە ڕسمی بەسەر ئەو کەسەوە وەک چۆن لە حیزبەکانواتە شوێی بڵێ وەکو حیزب ئێوە عیلاقەتان بەو شتەوە نەبوو بە هیچ جۆرێک. من مەسئولم لەو قسەی خۆم. باشە مامۆستا پشوێگەین و درێژە بە قسەکانمانەوە. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمەوە دێن لەگەڵ مامۆستا جەلال دەباخ. مامۆستا بۆچی دوایان هەڵبژات بچیتە دەرەوەی عێراق و کوردستان بۆ خوێندن؟ لەبەر ئەوە وام هەست کرد کە حیزب ئەیانەوێ بمپارێزن لەوەش دوورم خەنەوە وێڕای ئەوەی ئاستی ڕۆشنبیری و تێوەریم بەرزکەنەوە. لەبەرەوە نردیانم بۆ ڕۆمانیا بۆ خوێنن. ئەوە ساڵی دروست ساڵی 62 بەڵێ و ناوم لە ئەڵمانیاش هەبوو، دوای پیانوتم من نەمزانی لەوێش هەیە ئەجینە ئەڵمانیاکەم هەڵ. تۆ بەتەنیا چوو یا خەڵکی تریشتان لەگەڵا بوو؟ ینی لەوێ کە من چووم بەتەنیا چووم، برادێکی قیادی حیزب هەبوو بە ناوی ڕەوفی حاجی قادر، کرێکار بوو، کوڕێکی ئازا و جەربەزە و تێکۆشەر بوو، ئینگلیزیێکی باشی ئەزانی، ئەویش لەوێ بوو کە من چووم. پاشان کوڕێکی تر خضر سەلمان عەبدولعەزیز کە لە لیژنەی مەنتقەی بەغا و کرێکارانی بەغا بوو، ئەویش هاتبوو لەوێ بوو. بووین بە 3 کەس ئەمان خوێن. لە دوایە هاوڕێ ڕەوفی حاجی قادر تەواوی کرد، گەڕایەوە، کوڕێکی زۆر ڕێک و پێک بوو، فترەیەک مەسئولی سلەیمانی بوو پێشتر. حیزب لەقی هەبوو لە دەرەوە کەچی پارتیەکان ئیغتیالیان کرد کە کوشتیان. بۆچی؟ بۆچی چونکە ڕەوفی حاجی قادر بوو، قائیدێکی کرێکاری بوو، ناسراو بوو، لە لای لەسەر جادەی پیرەمێرد تێرۆریان کرد. ساڵی چەند مامۆستا؟ ساڵی پێش ئینقیلابی شوبات. بەڵێ 62 کۆتایی 62. کەواتە مامۆستا هەرچەندە نەمیز بگەڕێ، بەڵام کەواتە لە بینی حیزبی شوێعی و بڵێن کادرەکانی پارتی و شوێیە ناکۆشی گەورە هەبووە. ینی ئەگیناوە هەموو خەڵکە بۆچیە کوژرا؟ ناکۆچی گەورەی وانە بووە، بەڵام ئەوانە ئیستیغلالیانە کرد لە دژی ئەو تێکۆشەرانە بوون کە ناویانە بۆ کرێکار بوو لە دەربەنی خان. ڕئیسی نقابە بوو، دوایی شیوعێکی زۆر ئازا بوو، فترەیەک مەسئولی سلەیمانی بوو
ويعني بمايا أبوه بأندامي لجنة مركزية حزب الشيوعي العراق بو فرعي كردستاني بو بأندام للجنة فرعي كردستان لبر أوانا هندي شان هالخلطابون من نامي ناو برم ناو هي كاديري بارتيا چنگی بە خوێنی دێها هاوڕێ ئێمە سوورە ئێستاش وەکو بەرزەکی بازنان خۆی بە کورد پەروەرزانێ و لەگەڵ پارتیایە و ئیژەکە من نامەوێت ئەو برینانە بکولێنمەوە هەڵبەمەوە بەڵام هەندێک شتەیە پەیوەندی بە مێژووە هەیە مێژووە بڵێ من تەقدیری مەوقفی ئێوە ئەەکەم کە باسیەکەن بۆ مێژوو بۆی حەقیقەتەکان دەرکەوێت بەڕێی من ئەو وەختە گەرێمە چاومان سوور کردایەوە و لیجانی اختیالاتمان دروست کردای و دیفاعمان لە خۆمان کردایە ئەوانیش نیان نتوانی وا بکەن ئەتانتوانی وا بکەن ئەوان ئێمە ئەمانتوانی بەڵام نەمانی لیژنە ینی خەڵکی واتان هەبوو کە لیژنەی شتیوا دروست بەڵێ هەموو وەختی هەمان بووە هەموو وەختی هەمان بوو بەڵام ئێمە وەکو نەهج ئەوەمان نەکردووە باشە من بە شخصی خۆم بە هەڵەیە زانم ئەوە بمان کردایە ئارەوەڵە ئەی چۆن بە چەک ڕەدی چەکە دەیتەوە شەقە تێ هەڵا دوو شەقی تێڵیتەوە دارێکی پیاچێ چواری پیاچی ئەبێ وا بێ یعنی کەرەتێک بووە بۆ نوکتە بۆ بجێرمەوە من و شێعەلی چوین بووە ئیشرافی کۆبوونەوەیکی فەلاحی لە مەنتیقەی قەرەداغ و لەوێ حەمەسەعی لالۆ هەبوو زۆر ئازا بوو مەسئولی یەکێک لە مەسئولینی ڕێکخراوی قەرەداغ بوو لەگەڵ فەلاحەکان کۆبووینەوە دە 12 فەلاح داوایان کرد کە ئێمە بۆ دەست ناکەینەوە بۆ ئەوانەی دوژمنی حیزبن نایان کوژین وتیان کابرایەک معاون پۆلیسە هاتووە لە قەرەداغ زۆر ئازارمانەدا و لە فەلاحەکانەدا بابی کوژین شێعەلیش قسەی گوتی ئێمە کەس ناکوژین و قەناعەتیان پێکەین و ئەمانە کۆتایی پێهات کۆبنەوەکە شێعەلی بە منی وت بڕۆ لەگەڵ ئەو فەلاحانە دانیشە بزانە چۆن عیلاجی مۆزوعەکەکەی منیش بە ڕێگەی حەمەسەعی لالۆ فەلاحەکانم کۆ کردەوە وتم چیتانێ وتی وەڵا ئەو معاونە بکوژین زۆر دوژمنایەتیمانەکە و لە شیوعەکانەدا واکە واکە ئێمە شوتم باشە ئەگەر تەکلیفتان بکەم بۆ شتێک ئەیکەن وتیان چی وتم 6 حوتێکتان بچن مراقبەی ماڵەکەیان بکەن کەی لە نادی گەڕایەوە بۆ ماڵەوە تەقەیەکی زۆر لە ماڵەکە بکەن بەڵام بە شەرتێ ئەو نەکوژن بەر ژن و مناریش نەکەوێت ژن و مناریان بە پیرەوە ئەبێ هەموو سەلامت بن وتیان باشە هەر باشە وتیان قەناعەتیان نەکرد وتیان هەر باشە کەمینێکیان بۆ دانا کە کاتێ هاتەوە دەستڕێژیان لێ کرد 7 فەلاح بە تفەنگ ماڵەکەیان داگرت کەنتۆر ئاوێنە هەمویان هێنایە خوارەوە بەس یەک کەس برینار نەکراوتمان محاسبەدانەگەن کەسێک بەری بکەوێت کۆتایی ئەوانیش دزیان کردبوو ڕۆیی بوون کەس نەیزانێ ئەوان بوون بۆ سبەینێ لە نادی یانەی فەرمانبەران لە قەرەداخەوە نامەیەکمان بۆ هات وتیان معاون محاولەی اختیاری کردووە و توێتی من ئەم هەموو دوژمنایەتیم کردووە بەرامبەر حیزبی شیوعی لە گوڵ کاڵتریان پێنەوتم هیچیان نەکردووە بەس یەک جوێنم بە سەرۆکەکەی پارتیدا محاولەیان کرد من بکوژن بەسەرەوانیان لێنابوو چونکە ئەوان من ناڵێم یعنی پیا حەق بڵێ لە وەختی پێویستە هەر حیزبێک بێ پێویستە دیفاعی خۆی بکە بە چەک لێ دەدا بە چەک لێ بە ئەگەر وانە بێ نابێ لەبەر ئەوە پارتی لەو ناحەیەوە شتی ئەکرد بەڵام بەداخەوە بەرامبەر بە شیوعەکان ئەوە هەڵەیەکی گەورە بوو زەربەیەک بوو لە حرەکەی وەتەنی درا باشە مامۆستا با بگەڕێنەوە بۆ چوونەکەی تۆ بۆ ڕۆمانیا لەوێت تۆ لە ڕادوویە گیشەکەی لە جێگەی دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوڵکە ئەو لێ ئەویش هەر کادری حیزبی شیوعی بوو حەزەکەم کەمێک بەوردی باسی ئەم ڕادوێمان بۆ بکەی ئەمە ڕادوێی کێ بوو کەی لە پشتەوە بوو هەندێک گەڵێن کە ئەمە بۆ وشارکردنەوەی خەڵکی عراق و کوردستان و ئەمانە بوو ئەنجا بەلاکەی تریشە مامۆستا خەڵک گەڵێ بەڕاستی ئەمە
لەژێر بڵێن کۆنتترۆلی ڕاستەوخۆی KGPیا بووە شتی وا هەیە چۆنە لە بە هیچ جۆرەکەی لای تۆ چۆنە بە حقیقت من بۆ حقیقەکەم و لە مۆزوعەکەم و ئاگام لێ باشە ئێمە لە کودەتای شوباتی 63 هێرشێکی زۆر برایە سەر حیزب باشە ئیزاعەمان نەبوو لە دەرەوە برادرانی حزبی توودا پەیکی ئێرانیان هەبوو ینی دەنگی ئێران کە لەوێ لە بولغاریا ئەوان نیشیانود لە ئەڵمانیایە بۆ ڕێونکردن لە نظامی شا ئەو وەختە ئیشیانە کرد ئەوەی کە مەسئول بوو موزیع بوو نووسەر بوو هی ڕئیسی عەلی گەلاوێش بوو لەگەڵ حەسەن قزڵجی ئەدیب ئەمانە مامۆستا حەسەن قزڵجی وتاری ئەنووسی و بە ناوی گەلی عێراق و بڵاوی کردەوە بە عەرەبی لە پەیکی ئێرانە دەورێکی ببوورە دەورێکی زۆر باشی دی لە پاشە ئێمە کە من لە دەرەوە بووم وەختی 63 برادران وتیان ئێمە نیازمان وایە ئیزاعە بکەینەوە ئیزاعەیەکیان کردەوە دکتۆر عیزەدینیان کرد بە موزیع و نووسەر لەوێ لەگەڵ کۆمەڵێ برادەری تر لە پاشە دکتۆر عیزەدین نێرا بۆ مۆسکۆ بۆ تەواوکردنی دکتۆرا برادێکمان هەبوو ئەندامی مەکتەبی سیاسی بوو بە ناوی سابت حەبیب العانی لە دەرەوە بوو هات بۆ ڕۆمانیا و داوای کرد من ببینێ منی بینی وتی تۆکەی خوێندنەکە تەواوەکەی وتم تقریبا هەفتەیە دە ڕۆژی تر من ئیشەکەشم تەقدیم کردووە لەسەر مەسەلەی کورد لە عێراقا و طبع کراوە بە ڕۆمانی و بە عەرەبی لە مەکتەبەکان هەیە و من هەفتەیە دە ڕۆژی تر تەواو بووم وتی باشە من حیزب ئیشێکی پێێتە ئێمە لەگەڵ ئەو خدر سەلمان عەبدولعەزیزە داوامان کردبوو کە دوای مەکتەبەکە بگەڕێنەوە بۆ ناوەوە بە نهێنی ئەو وتی یەم بۆلاتان و قسە ئەکەین وەڵا هات دوای دە ڕۆژ کە من ئیتر عوتڵە بوو وتی کاکە ئێمە تۆمانەوێ بۆ ئیشێک مەقالێکمان بۆ بنووسە بە عینوانی دیموکراسی وتم بۆچی وتی وەڵا پێویستمانە تمە زیانوێ بزانم من دەستی نووسینم چۆنە مەقالێکم نووسی لەسەر دیموکراسی 5-6 پەڕە دامێ بردی و هاتەوەتی کاکە حیزب قەراریەوە تۆ بچی بۆ ئیزاعی سەوتە شەعب العێراقی ببی بە موزیع و بە نووسەر و مەسئولی بەشی کوردی لەوێ گوتم باشە من ئەمزانی کە دکتۆر عیزەدینی برادرم لەوەیە دەنگی مەناسی ئەی دکتۆر وتی وەڵا ئەو ڕۆیشتووە بۆ مۆسکۆ بۆ 12 ڕۆژ بەرنامەی تۆمار کردووە هەتا تۆ ئەگەیت و پچی لە جێگەی ئەو ئیشکەی وتم باش منیش هەستام بیتاقی تیاریان بۆ کڕیم بۆ سۆفیا چوومە سۆفیا و لەوێ ئیلتیحاق چوومە ڕادیۆکە مامۆستا و ڕادیۆیە کێ پشتیوانیە کرد یعنی لە پشتیەوە لە پشتی رادیۆکەوە وەکو وڵات حیزبی شیوعی بولغاریا و وڵاتی بولغاریا ئەو بەرنامەمان تەزیینە کرد نرد بووە ئیزاعی عالەمیەکەی بولغاریا و لەوە بەس ئەکرا لە هەموو دنیا بیست بە تایبەتی لە شەرق ئەوسەط و لە وڵاتانە مامۆستا ناوەڕۆکی هینەکان ینی ڕادیۆیەکی خەبەری بوو یاخۆت بۆ ڕۆشنکردنەوە و یا ڕادیۆیەکی ئایدۆلۆژی بوو چی نەخێر هەمووی بوو خەبەری بوو ئایدۆلۆژی بوو بۆ ڕۆشنبیکردنەوە بوو بۆ احتیجاج بوو کە من هاتمە ئەوێ مەسئولی ڕادیۆکە برادێک بوو کە لە دواییە بوو بە پێشمەرگە لە کوردستان و لەوێ بە نەخۆشی کۆچی دوایی کرد بە ناوی مەهدی عەبدولکەریم ژنەکەشی جیهان معروف جیاوک کچی معروف جیاوکی ناسرااو بوو کە کتێبەکەی هەیە بارزان المەظلومە کچی ئەو بوو برادری موزیعی عەرەبی دەنگێکی باشی
کوردینە ئەزانی هەر عەربی بە عەربی ئەینووسی و ئەیخوێنەوە باشترین مزوعی ئیزاعەکە بوو. بە ئیشرافی هەندێک برادەر بوون دوایی خەڵقی تریشمان بۆ هێنا هەموو ڕۆژێک بڵاو ینی ڕۆژانە ڕۆژێک لە پێشە کەم بوو نیو سەعات دوایی کردمان بە سەعاتێک کوردی و ئەوەی تری عەربی عەربەکە لە کوردیەکە زیاتر بوو. ئێمەش ئەمان نووسی منەم نووسی بۆ عەربی بۆ کوردی و بڵاومانە کردەوە بەڵام من لە کوردیەکەیان موزیع بووم ماوەی چەند ساڵ مایتەوە لەو ڕادیۆیە لە 64ەوە هەتا 67 کوردی و عەربیەکەی هەر هەمان ناوەڕۆک بوو یاخود جیا بوو نەخێر بە پێی پێویست جیا بوو و نووسەری گەورە لە ناویان نووسی لە کوردەکانیش ئەوانەی بۆیانە نووسین هاوڕێ قادر دیلان لە پراغەوە بۆیە نووسین و خەڵقی تر لە ناو عێراقەوە زۆر بۆیانە نووسین بۆیانە ناردین تەنانەت لە بەندیخانەکانە بیسترا لەوێوە موتاریان بۆ ئەناردین. ئێمە بە عەربی و کوردی بە پێی توانە هەموو ڕۆژێک کۆ بووینەوە بڕیارمان بوورە بڕیارمان ئەدا بۆ سبەینێ بەرنامەی عەربی و کوردی چی بێ بۆی ئامادە بکەین و بڵاو بکەین. مامۆستا قادر دیلان ئەندامی حیزبی شوێیی بوو بەڵێ 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 هەتا کۆتایی ئەندامی حیزبی شوێیی بوو ئەندامێکی باش بوو زۆر شتی بۆ ئەنووسین. دوایی سیگناڵی رادیۆکەمان کرد بە دەمێ ڕاپەڕین لە گۆرانێ سرودە کۆنەکەی کورد بەڵام بە دەنگی قادر دیلان و مۆسیقا و ئاوازی قادر دیلان بە تازایی بە نۆتی تازە تۆماری کردبوو بۆی ناردین کردمان بە سیگناڵی رادیۆکە. ئەی لەگەڵ پەیشی ئێرانە ئێوە کۆبوونەوەتان هەبوو ئاگاتان یەک شوێن بووین بوون بە برادەرمان دوایی کەریمی حوسامی یادی بەخێر بێ ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتی کوردستان بوو هاتە ئەوێ عەلی گەلاوێش کە من لەوێ بووم ئەو ڕۆی بوو بە ئیشی حیزبەکەیان تودەیی بوو لە ئەندامی قیادە بوو لەوێ لە یەک شوێن بووین ئێمە یەکتانە بینی ینی مەبەسم ئەلا پەیوەندی و بە تایبەتی بۆ من مەسموح بوو ئەوان ببینم ئەوان من ببینن هەندێک جاریش کە برادێک مەسەن هاورە عەزیز محەممە و لەگەڵ عومەری مامەشێخە هاتن هەمویان ماندی و بەیەکەوە کۆبووینەوە و کاک حەسەنی قزڵجی داوەتی کردین و ئێمە ئەوانمان داوەت کرد وەکوتر هەموو هەفتەیەک لەگەڵ کاک حەسەن یەکترمانەدی لەگەڵ کاکەریم یەکترمانەدی کاکەریمیش لەوێ ئیشیە کرد ینی ئەویش وەکو بێژەر و ئەوانە بێژەر و نووسەر لە دواییە هێنایان بەڵێ لەوێ ئیشی کرد بەزە باشە حیزبی دیموکرات بوو ڕادیۆکەش سەر بە حیزبی توودە بوو ئەوە نە رادیۆکە ئەخر خۆی وەختی خۆی حیزبی دیموکرات لەگەڵ حیزبی توودە زۆر دۆست بوون و بە قسەی هەندێکیان توودە دیموکراتی دروست کرده بوو و خلاف لەسەر ئەوە بوو کە سکرتێری ئەو دەمی حیزبی توودە کە ئێمە لە دوایە لە تاران دیمان لە دوای مایوسان بسەورە ئیسلامیە لەوێ دیمان هین بوو ناوی چییە؟ کیانوری؟ نورەدین کیانوری کە باسی قاسملۆ دەکرد شێ دەبوو ئەمان و هاوڕێکەریم مناقەشەی کرد ئێمە سێ کەس بووین وەفدی حیزب دیمان هاوڕێکەریم و عادل حەبە و من ئەوانیش نورەدین کیانوری بوو حەمید سەفەری بوو کە مەسئولی رادیۆکەش بوو بۆچی بە ناوی دکتۆر قاسملۆ قەڵس بوون ئەنجا بۆچی لەبەر ئەوەی کە وتی ئەوانە فەرعی ئێمەن ئەبێ بێنەوە ژێڕکێفی ئێمە هاوڕێکەریم تووڕە بوو وتی ئێوە واز لەو بەزمە ناهێنن ئەوە حیزبێکی دیموکراتن ئێوە دامیان بکەن و هاوکاریان لەگەڵا بکەن مەیانکەن بە ئەوە دوایی بە پێی و دوتی ئێوە ئەتوانن خۆتان فەرعی حیزبی توودە لە شارەکانی ئێران دابنێن کوردستان خەڵخێکی زۆرتر لەگەڵتانە وتیەوە فلان کەس لەگەڵمان دانیشت بوو
20 ساڵ لە سزنا بوو غەنی بلوریان لە پێش هاتوو دەبوو تەبعاً ئەویش 20 ساڵ لە سزن بوو ئەوانەی تر هەموو ئەمانە ئەتوانن فەرع بکەنەوە هەموو خەڵک لە کرماشان و لە ناوچەکانیان ناسن چیتان ناوە لەوەی بڵێن حزبی دیموکرات ئەبێ لقی ئێمە بێ شوێی لەگەڵەوە نەبوو کە ئەو سیاسەتە بەکاربێن نەخێر لەوێن هاوڕێکەریم تووڕە بوو وتی ئێوە خۆتان حزبی خۆتان لقدانێن فەرع بکەنەوە و ئیش بکەن چتان ناوە لە حزبی دیموکراتی کوردستانی ئێران داعمیان بکەن قاسم لۆ بێ یا هەر کەس بێ مامۆسا و ڕادوێی پەیشی ئێران ئەوەش بە کوردی و فارسی بوو ینی بەشی کوردی هەبوو بەڵێ بەشی کوردی مامۆسا حەسەن قزڵزی مەسئولی بوو مامۆسا ڕادوەکان بەیەکەوە داخرانیا خود نەخێر ئەوان هەرمانەوە ئێمە خۆمان لە 16 وردەوردا ئیتر دامان خست لە دوایەوەی کە من هینکرام بڕۆمەوە بەنهێنی بۆ عێراق محەممەد کەریم فەتحوڵڵا کە پارتی بوو کادرێکی پارتی بوو لەگەڵ دکتۆر فارز ڕەحیم و ئەوان هاتبوون ببوون بە شیوعی محەممەد کەریم فەتحوڵڵا ڕوشنبیرێکی ناسرااو بوو مارکسیەکی شارەزا بوو ئەو هات لە جێگەی من فترێکی کەم مایەوە هەتا داخرا بەڵێ مامۆسا و کاتە یەکێتی قوتابیانی کوردستان دروست کرا بوو کۆمەڵی خوێندکارانی یاخود لە ئەوروپا ئێوە ئاگاتان لە چالاکی و شتەکانی ئەوان بەڵێ بڵاویشمانە کردەوە ئێمە قادر جیلان لەگەڵیان بوو خەڵقی ترمان هەبوو لەوە لە قیادەیان بوون دکتۆر فازیلی برام لەگەڵیان بوو لە پۆلۆنیا بوو ئەوسایی خوێن کەسانی ترمان هەبوو کۆمەڵێک کادر لە ناو هێنا کۆمەڵی خوێندکارانە لەبەر ئەوەش شتەکانیانمان بڵاوە کردەوە داعمێمان ئەکردن و نیشاتێکی باشیان هەبوو بۆ مەسەلەی کورد ئەی مامۆستا هەواڵەکانی شۆڕشی ئەیلولەوانەتان بازەکرد یان نەتەکرد هەموویمان بازە کرد ینی شەڕ و چوزانم ئەو شتانەی کە لە کوردستان ڕۆیدا هەموویمان بازە کرد بە کە ڕووی بدایە شەڕەکان بەڵگەنامەکان دوایی ئێمە برادرانی ئێمە دەورێکی باشیان دی بۆ هین بۆ دیعاە بۆ شۆڕش لە هەر مناسەباتێکە قسەیان بکردای و خوتبەیان بدایە لە دەرەوە ناوەوە یا وتاریان بنووسیا ئێمە بڵاومانە کردەوە و لەو نووسەرانەی کە زۆر بەتوانابوون عەزیز الحاج کە بەداخەوە دوایی لەگەڵ ئینشقاقی کرد و لەگەڵ لە حزب جیابەوە ئەو وەختە ئاهات جاری وا هەبوو دا ئەنیشت دوسێ ڕۆژ لە لامانە بوو بە 5-6 سەعات 5-6 وتاری چاچی لەسەر مەسەلەی کوردە نووسی کە ئەیهۆنیەوە ئەمەش هەموویمان نەسەن بە عەرەبی بڵاو کردەوە و تەرجەمەشمانە کرد بۆ کوردی مامۆستا عەزیز محەممەدوان چۆن هاتن لە ڕێگەی عێراقەوە هاتن یاخود نا یەک جار هاورێ عەزیز و مەبەستم ئەوانە لە دەرەوە بوونەوە کاتە یاخود لە عێراق هاورێ عەزیز و هاوڕێ عومەری عەلی مامە شێخە لە کوردستان بوون لە 64 هاتنە دەرەوە هاتن بۆ مۆسکۆ کە بۆ مۆسکۆ هاتن لەوێەوە مانەوەوان لە مۆسکۆ تۆزێکمانەوە دوایی هاتن بۆ لای ئێمە بۆ بڵغاریا بۆ سۆفیا لەوێ دوسێ ڕۆژمانەوە ئەنجا چوون بۆ پراغ ئیتر لە دواییە ئەوە بوو لە ئیجتیماعی لجنەی مەرکەزی کرا لە 64 هاوڕێ عەزیز محەممەد هەڵبژێردرا بە سکرتێری یەکەمی حزب زۆر باشە مامۆستا ئێمە لێرە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمان نێنین لاڵقەی داهاتوودا باسی کۆمەڵێک بابەتی گرنگی تری مێژوویەکەین کە پەیوەندی بە حیزبی شوێعی و ژیانی جەنابەتەوەیە بینەرانی بیسەرانی خۆشەویست بەم شێوەیاتی نەکۆتای ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێت. تیارەکانی عێراق هەمووی سۆڤێت بوون و هاتن بردومانی دیەکانی کوردستانیان نەکرد ئەو وڵاتە ئیشتراکیانە و بە تایبەتی سۆڤێت هەتا ئاخر وەخت یارمەتی شۆڕشیان داوە
عزیز الحاج خۆی هەندێک مەواقفی هەبوو کە بە حەقیقەت ترسنووشیتیا حاج شێخ محەممەد شەدەڵا ئەویش شخصێتێکی دینی گەورە بوو بە کۆمۆنی. ئەنوو بۆچی لە کوردستان شۆڕش هەیە و شاخ هەیە و دارزەیە خۆ ئەهوارەکانیش شوێنی استراتیژیە با ئێمە خەڵق بنێرین لەوێەوە شۆڕش بکەن. سەدام سیاسەتێکی زۆر شەیتانانەی گرتە بەر وتی من ئەو فەرشە لە ژێر پێی شیوعیەکان و کورد دەرەهێنا